مامۆستا ئەو کاتی لەگەڵ هونەرمەندەکان قەت بووە مەسەلەن ئەتوش بچێ سەر ستێج لەگەڵ یان گۆرانی برێن پێکەوە؟ نا لەسەر ستێزەمان گوتیە بەڵام دانیشتنی تایبەت ئەمە حتا گۆرانیش سەمیر تۆفیق هەیە هەر دادەنیشتن ئەو گۆرانی مەلووری مسكت جل حارتنا يا عيوني تتلفت حوالينا الله الله عينك على جارتنا يا عيوني ولا عينك علينا الله الله جابك على حارتنا يا عيوني تتخفى بالقراني الله الله قرايس ما بوعدنا يا عيوني يا عويد الخيزراني الله الله غنام وماني غنام يا عيوني أهلك بيقولوا راعي الله الله وأنا راعي النشامة يا عيوني على دير السباعي الله الله من أربيل للبصرة يا عيوني مرت سيارة حمراء الله الله هاي سيارتك يا حبيب يا عيوني وأنا عرفت من النمرة الله الله يا خود استخوج بما وسطا بس دو گۆرانی عربی زۆر خۆشت بۆ دەبیە کەچی کوردیشمان لە بۆ بڵێ زۆر خۆش بەدری خۆت باشە گۆرانەشی بڕهان مەزیدتان لۆ دەرێ زۆر بەعزی بووم بە گۆرانەکانی ئەوەی بڕهان مەزید ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نەمانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە تۆ نامەی من ئەچوتێنی من نامەی تۆ ئەم سووتێنی نامەکانت هەموو شاوێ بە بێدەنجی دەمگرێنی نامەکانت هەموو ڕۆژێ بە بێدەنجی دەمگرێنی ئەگەر چی تۆ بوویتە مایەی ئەو هەموو خەم و عەزابم ئەگەر چی تۆ بوویتە مایەی ئەو هەموو خەم و عەزابم بەڵام قەت ڕۆژێ لە ڕۆژان وەک بێوەفا ناود نابم بەڵام قەت ڕۆژێ لە ڕۆژان وەک بێوەفا ناود نابم ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نامانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە بە عەزەمی دڵیشم دەی خۆشم داوێی هەتا ماوم بە عەزەمی دڵیشم دەی خۆشم داوێی هەتا ماوم چەند بێباک و بێمروەلبی هەروەی لە ناو دڵ و چاوم چەند بێباک و بێمروەلبی هەروەی لە ناو دڵ و چاوم ڕۆژمێری عەشقی منە مەیسووتێنە ئەو نەمانە گوڵم هەمووی خرپەی دڵ و عەشقی پاک و وشەی جوانە یا خۆ دەنگت هەر خۆش بی مامۆستا هەر ساغ و سەلامەت و تەندروست بی ئیشاڵڵا هەر ینی گەورەی خۆتان نواندووە دەستەکانت خۆش بی زۆر زۆر سوپاس دەکەم ئەمن هیچم نەمایە لە کۆتاییدا گەرە توشتەکەت ما بیتن وەڵی ئەمن باسی ئەومان نەکرد ینی باسیش 100 ساڵ لەو پێشەوە بووە ساڵی 2021 بوو 21 بوو کە 100 ساڵ بوو شانۆگەری لە هەولێرێ پێشەرکرا بووست سەلاحەدینی ئەیوبی دووبارە ئەمە سەلاحەدینی ئەیوبمان لە پێشکەش کرد کە لە هۆڵی بەڕێوەبەراتی هونەری شانۆ و هەروها بە ئامۆژگاری و بە ئەوەی ڕێنمایی جەنابی سەرۆکوەزیران هەموو هونەرمەندەکان ئەوانەی لە 25 ساڵ زیاتریانە هەموو تەکریم کران هەمویان لە ئەو ڕۆژی لە هۆڵی مامۆستا سەعات هەموو هونەرمەندەکان ماکران دانیشتین تەکریمیان کردین پاشان ئەمن حتا ئێستاش هەندێک برادر هەیە پرسم پێ دەکەن یان نەسیان هەیە دەقیان هەیە دینن ئەمە جگە لەوەی چەند دەقێکم ئامادە کردیە ینی
مثلا لە کاتی خۆی خۆتان بگرن هات خۆتان بگرن هات لە مەزەلەی ئەقلام لا پەڕێک نووسراوە بە عەرەبی محیدی زەگەرێ نووسی بووە في الخمس الخامس من القرن العشرين يحدث هذا ئەمن ڕاست کردمە خۆتان بگرن هاتەوە گوتم ئەو عنوانە زۆر درێژە کردمە 5 حەڵقە سعدی یونوس هات گوتی لە بۆم دەتانی گوتم بیری ژمارە سێم لە بۆ ئەوەی عینەی ئیعداد کردێ لە بۆ شێرزاد پۆلیسی کە مامۆستا فەرهاد ئەوەی کرد لە کاتی خۆی عەبدولغەنی عەلی حیات لافاوی نووسی عەرەبی نووسی بووی تۆفان ئەم کلمە لافاو لە فستیڤاڵی یەکەمی هونەری کوردی لە بەغدایە پێشکەش کرا بە کوردی کرد زۆر شتم من ئیعداد کردیە و زۆر شتم کردیە لە بۆ شانەوە هەر زارێ برادەرێک ئێستا مەسەڵەن گرێ لە کاتی خۆی کردمان عنوانیان نەدەزانین سلانێک من بگوت بیکەنە گرێ ناوکەم لێنا مەسەلەن یعنی هەر شتێک کە کرایە ئەمن ڕێی خۆمدایە لەناو ئەو شتەی لەناو ئەو شانۆگەریە لەناو ئەو درامایە یعنی گەنجەکان کە دێن مەسەلەن یەکەم زاریتیانیان هەندە ئەزمونیان نییە دێن بەرەمبەر کامیرە ڕادەوەستن زۆر ئامۆژگاریان دەکەن پێیان دەرێم کامیرە ئەتیادیە و مەترسیان و شتێکی زۆر ئەتیادیە بە ئەوەی بەدڵنیایی خۆت ئیسقەت بە خۆت بێەوە یعنی ئامۆژگاریان دەکەم دێن ئیشەکەی دەکەم